ترافیک لە وەڵقەیە دەچێتە زاخۆی دەلال. ئێرە قەزای زاخۆیە. ئەو شارە دەکەوێتە باکووری ڕۆژاوای باشووری کوردستان و باکووری پارێزگای دهۆک. پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە و هاوسنورە لەگەڵ باکووری کوردستان و وڵاتی تورکیا. پێکەوژیانی خەڵکی موسڵمان و مەسیحی و یەزیدیەکان جوانی بەو شارە بەخشیوە. سیمای جوانی سروشتەکەی و ڕووباری خاپوور و پردی دەلال جوانی و ناوبانگی پێبەخشیوە. ترافیک لە هەولێری پایتەخت بەرەو زاخۆی دەلال هەنگاو دەنێت. ڕێگەیەکی دوور لە کەش و هەوایەکی باراناوی لە ماوەی زیاتر لە 3 کاتژمێر دەبڕێت. دەگەینە زاخۆ. ڕووداوەکانی هاتوچۆ لەو شارە تەنگیان بە مرۆڤەکان هەڵچنیوە. سەرڕای هەبوونی ڕێژێکی زۆر لە هێما و زمانی هاتوچۆ بۆ ڕێنوێنی شۆفێران. جەنگی سەرشەقام بەردەوامە. لەو جەنگەش مرۆڤەکان زیان لێکەوتوو یەکەمن. ترافیک باس لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ و هەوڵەکانی حکوومەت بۆ ڕێگەگرتن لەو هۆکارانە و کەمکردنەوەی قوربانیەکان دەکات. ئەو هۆکارانەش زیاترینی بۆ خێرا لێخوڕین و خراپ بەکارهێنانی ڕێگا و کەم تەرخەمی شۆفێر دەگەڕێتەوە. ترافیک نمونەی گەلی زاخۆ دەست بە دەداچوون دەکات کە یەکێکە لەو شوێنانەی زۆرترین ڕووداوی دڵتەزێن تێیدا ڕوویداوە. ترافیک سەرەتا بە چیرۆکێکی دڵتەزێن دەست پێ دەکات. ئەویش ڕووداوێکی هاتوچۆی دڵتەزێنە. یەکێک لە قوربانیانی چیرۆکی ئەو ڕووداوە دەگێڕێتەوە. ئەو قوربانیەش کچێکی بەهێزە کە لەو کاتەی تووشی ئەو ڕووداوە دەبن تەمەنی 8 ساڵ دەبێت. لەو ڕووداوە دایک و خوشکی لەدەستدا و هاوکات نزیکەی 13 ئۆتۆمبیل سووتان و چەندین کەس سووتان. ئەو کارە ساتەش لە گەلی زاخۆ بڕوویدا کە بە گەلی مردنێ دادەنرا. قوتابی مەلبۆژێ ڕێزا خودخەینم. من دەمێژی من 8 ساڵ ئەم دەبوو دوهوکێکین وێرە ڕیدانێک بسەرێمە هات ئاف ڕیدانێژی گەلێک تەثیر سەر حەیاتەمە کرد و ئێکجاری هاتە گوهۆڕین لێرێ دەمەیەم چوین بڕێکێ ڤەل گەلی زاخۆ بۆر هەلگرێک قوڵوپی بێ وێرێ بۆ بێ من دکتورە وێرە وەک ئەرکێ خوا چوو دە کوساگەدەی کۆ چە سەرێوان هاتیە ترۆمبیلە ما دیر ڕاوستان بەلێ ئەگەرێ خەلەتیەکە بچی ئۆگر ڤێڕۆی هات و ئۆگر بەربیسەرەمە توێڕی دۆنێتە من کەسێت خوشتەویش دەستان ئێکشۆنە دایکۆمە بێ یدیژی برایەمە بێ گولوێرە ژیەمە 8 ساڵ بێ و برایەمەژی گەلێکی بچیک بێ پشتینگە ئەم ڕاوانای خەستە کرین لێرێ من ئاگەشتە نەبوو. پشتی ڕوویدانە من یعنی نزیکی 3 ساڵی ئەساد ماسووتم وێرێ من ئاگەش کەسێ نەبوو تا پشتینگە ڕاوانای نەخۆشخانە سوڵتانێکە وێرە حتا ئەزڤڕیم یعنی زڤڕیم کەس نەدید شبلی بابە من و برایەمە بین و ئایلا من یادی نوکەژی یعنی پشتی وێ ڕوویدانێکی ئەس هەر پێزم پشتی کو من هەر خێزانە خۆش دەستای ئەس ژم سەر بێت خۆ ڕاوستم و پتر من بواریە بخۆ هەیە بسەر کردم. داخوازی و هیویش هەمی شۆفێرات کەم کو لەزاتیە نەکەن و هەروەساک بەگریە بڕێن ماژی بکەن دا کو چه ڕوویدانی دی و سۆت پەیدا نەبن و کەسێن خۆشتەویش دەست نەدەن. داخوازم ماوە پتر پێگیریە بڕێن مایان هاتنەوە چوونە بکەن
و لە زۆتیژی کێ بکەن دەگوت و کەسێن خۆشتویش دەست نادن و هەر کەیف خۆش بن پێک بە ینی خێزانەخوا شناف نابن ژە ئەگەرێ لە زۆتیە یانجی نەپێگیری پڕێن وایە بەری ڕیدان چێ بێت ئەم مۆڵ ئەم خێزانێک گەلێک بەختەوەر بین و گەلێک کەیف خۆش بین و ئەم پێک بە ژیۆین و ئەم هەمی ئێک بین و پشتی ڕیدانێ ئەوە هەمیش نەخچوو. دەچینە سەرۆکایەتی شارەوانی قەزای زاخۆ. سەرۆکی شارەوانی بۆ ترافیک ئەو هەوڵانە دەخاتە ڕووکە بوونەتە هۆکاری کەمکردنەوەی ئەو ڕووداوانە. دەگوترێت دروستکردنی پرۆژەی جوستایەتی تونێلی زاخۆ لەلایەن حکوومەتی هەرێم با نوێترین و باشترین دیزاین و سیستەم نزیکەی 180 ڕووداوەکانی کەم کردوێتەوە. جادەکانی کەناڵە ناو زاخۆ هەن لە لای ڕێنمایی هاتوچوو زۆرینەی جادەکان بە تەنسیق بە هەماهەنگی لەگەڵ ڕێوەبەری هاتوچووی لە عامی دهۆکمان هەیە و ئیزاخۆمان هەیە بالفعل خۆی ڕێنماییەکانی وان بڵێن تعلیماتەکانی وان ئەمە لەسەر هاتوچوو یان لەسەر جادەکە زۆرتر دادەمەزرێنی بۆ چونکە ئەوان دیراسەتی خۆیان بۆ هاتوچوو باشتر هەیە لە شارەوانی احتیمالە لە ڕێگای ئەندازیاری یان لە ڕێگای تەندروستی جادەست ڕێکوپێکی جادە و بان جێبەجێ بکە بەڵام بۆ نمونە سرعەتی سیارە چەندە یانیش لە چێندەرێ لەزگەرێک دادنێ یانژی کیڤە لە ترافیکێک بتن ئەوانە زۆربەی کاری هاتوچووە و کارەکانی ما زۆربەی لە گەروانە و ئەو جادانێک کە جێبەجێ کرا حتان وکە شێن بێژم تا ینی تەنسیقێکی حتا تەمام لەگەل هاتوچوو هەیە و دیف ڕێنمایەتوان ئەم کارتکەین زاخۆب ئەم سپاسێکی تایبەت بۆ کاک مەسرور بارزانی سەرۆکای حکوومەتێک و گرنگیەکی گەلە مازنێدایە زاخۆ هەر ئەم بێژین vê مایە دماییکێدا چەندین پرۆژە هاتنە پەسەندکردن و جادەکی سەرەکیە و کیلومتر و نیوەکی هاتن چێکردن و ئەف ڕووداوێت هاتینە پێش کوبەرینوکە زۆرینەی ڕووداوە ئەلگەلیە زاخۆبی ئەف ڕووداوێت هەنێ یەک جاری نەما پشتی تونێ لە زاخۆ هاتیە چێکردن ڕاستی پرۆژێک استراتیژی بی و گەلە گرنگ بی جادا براهیم خەری کۆڕێکە هاتنێ وەختی بیە سێ سایت ڕووداوێت هاتن و چونێ گەلەکەم بینە جادەکی سەرەکی کوی هاتی چێکردن سەحێلە بۆ ڕێکا نێودەوڵەتیە زاخۆ دەهوکێ کو زۆرینەی سەوارێن بار هەلگەر ئەتوێ ڕات ئێنوچن ئەڤژی گەلک ڕووداو کێم کرد یعنی چێکردنەوە جادێن سەرەکی و جادێن گەلک فشارت هاتو چونێل سەر شێوەزەکی وەسانوکەی هاتیە چێکردن ئەمە شێن بێژین ینی ئەف ئاریشێن ڕووداوێت ئێنەکردن حتا نوتش سادەیە ئینایە خوارد. بەڵام سەرڕایە و هەموو ڕێکار و هەوڵی حکوومەت بۆ کاراسانی شۆفێران و هاتوچۆ و کەمکردنەوەی ڕووداوەکان هێشتا ڕووداوەکان هەڕەشەن لەسەر مرۆڤایەتی. ترافیک نمونەیەکی هەڕەشەیە کە مرۆڤ خۆی هۆکارەتی لە ڕێگەی گرتێک نیشان دەدات کە سەرکێشی شۆفێرێکە و لێخوڕینێکی سەرشێتانە و بەلاساری ئەنجام دەدات. ئاکامی ئەو سەرپێچی و زێدە ڕۆیانە پێکدادان و مردن و کەم ئەندام بوون چارەنووسی سەرپێچی کاران دەبێت زۆر جاریش خەڵکی بێتاوان دەبێتە قوربانی سەرڕۆیی ئەو سەرپێچی کارانە. ترافیک بە ئامانجی کەمکردنەوەی ڕووداوەکان و هۆشیاری شۆفێر لە چۆنێتی بەکارهێنانی ڕێگاکان باس لە ڕێکارەکان و چۆنێتی بەکارهێنانی جوستایەتی ئۆتۆنێلە دەکات تا و خزمەتگوزاری ستاندارد و پێشکەوتووە
بە سوود و قازانجی شۆفێران بێت نەوەک ببێت چەماڵوێرانی و بەهۆی یارەزوو لەزەتی تیژڕەوی لەبەر جوانی و خۆشی ڕێگاکان. سەبارەت بە هۆکاری ئەو ڕووداوانە و هەوڵەکانی پۆلیسی هاتوچۆ بۆ هۆشیاری شۆفێران دەچینە لای بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی ناوشار لە زاخۆ. ڕێدان هاتوچوونێ بۆ چەند ئەگەرێکا بەدگەرت ئەگەری سەرەکی کە شۆفێرە ئەگەر هاتو شۆفێر پابەندە مت ڕێمان هاتوچوونێ لە زاتیە سێدە بکار بینێت ئەبەت بتە هۆکارێک و ڕێدان پەیدا بێت و ئەگەری دیجێک بۆ هەندێک بەدگەرت کە هەگا هات و تۆمبیل خوار کە ماسی لێ هەبن مەکینەت دروست نەبێت ستێرن دروست نەبێت یانژی تایری دروست نەبێت و ئەگەری دیجێک ئەگەر هات و کەش و هەوا و جادەی بەدگەرت ئەڤەنە ئەگەر هات و خۆسن تایبەتی وەرزی زستانی وەکی وەدیتی بەفر و بارانەکە زۆر باری یانژی کە ئەگەر هات و جادە ئێکسایدی بێت ئەڤەنە بنە هۆکارێت هاتن و ڕێدانت هاتن چۆنێ. باژێر زاخۆ باژێرێکی سنووریە کە خەڵکێکی بیانی قەستن کرد اشخار و عێراقی تورکیا gelek qasta bajarê zaxud kin ev jî bide sebebê rêdan hatûn çûnê ke ew şofêre ne şehrezayê rêkiye mixabînî ve çend rêdanekê peyda bîn ew jî mirînê dev hep çêbî xaslan rêkit xaricî rastî mixabînî ve gelek hadîse çêdibin hadîsê mirinê gelek gelek devî ez xwayê çûm serinde hadîsa yani kelek hêj saxa hawar hawariyo û îtî ve mirî yani hadîsa here bajarê zaxû ew jî wekte gotî خارجی نه شهرزانه اتونه لزاخو هاتی چکرن ریکا درکی ناوینا زاخو دو که هاتی برفره کرن و خوش کرن او ریکا که جدیدی آوه بی ریکا بانک دولی هاتی بکرن اولا تقریبا دبنا هوکاری هنده که ریدان هاتون چونه او دلتازین پیدا نبن زیده بار هنده وکی مگوتی پیشهی که مگوتی هماهنگی گل شرایونی زاخو ناو واسندر زاخو اگر هاتو که موسیقل جاده هبد هەوڵەکانی هاتوچۆ و شاراوانی بۆ کەمکردنەوەی ڕێژەی مردن و قوربانیان لەو ڕووداوانە تا شۆفێر و سەرنشینەکان پارێزراو بن بە ئارامی و بەهێمنی هاتوچۆ بکەن و چەندین ڕێگای ستاندارد دروست کراون. هێماکانی هاتوچۆ لە هەموو شوێنێک جێگیر کراون کە زمانی هاتوچۆن. شۆفێر ڕێنوێنی دەکات تا سەلامەت بێت و هەڵا نەکات. تۆنێلە گەلی زاخۆ ئێکەش پرۆژێ استراتیجی کوردستانی بەلکو سەرانسەری دەولەتە عێراقیژی ئەف پرۆژێت تۆنەل شتێکی نووە بۆ کوردستانê بەلکو خەڵکێک نزانتن و پشتی تۆنەل خلاص بی و چێبی و هاتن و چۆنا تێدەهای و کارێمەل هێرا وەکی اون بینن چییە یان پشتی تۆنەل شۆڵکە چی پێتڤە دیارە تۆنەل ڕێکەکە بەدیل بوو بۆ ڕێکە گەلیە زاخۆیەک و ڕوودانێت یەکجار دڵتەزین چێت بوون سەرانسەری ساڵێت بۆری بەلێ ئەوە خۆشبەختانە 2 ساڵە تۆنەل شۆڵ کەتێن ئەو ڕوودانە گەلک کێمکردە هەکە شوفێر و هاوڵاتیە هێژە پێگیریە والتیزامێ ئەپڕێنمایەت کۆنترۆڵە تۆنەلێ و ئیدارە تۆنەلێ بکەتن. دیارە تۆنەل 24,000 هەتا 25,000 وەک کاونتەرمە هەیە عەدادێ ژمارە ترمپێلات خوونتن دیاتکەتن ڕۆژانە 24 هەتا 25,000 ترمپێل دەرباز بتن هاتنو چۆن یعنی معناوێ هەر سەعەتەکێ ڕژایە 1000 ترمپێلی دەرباز بتن بۆ بێ ژمارە هەرە مەزن یا ترمپێلا دەرباز بت ئەتفەڕائەکی گرتیدا مەسافە 4 کیلومترە ڕۆنایی دەوێت تەنایی دەوێت سەڵامەتی دەوێت خۆشی دەوێت کەش و هەوایەکی درۆست تێڕە دەرباز بن. طبعا تۆنێل دوو حالەتێت هەین حالەتێ نۆرمال یێ ڕۆژانە و چوو ڕوودان نەبن ئەف ژمارە مەگوتی دەرباز بتن چتن ئەف ژمارە پێویستی لایتینگ یعنی ڕۆنایەکە دروست پێویستی کەش و هەوایەکی دروست و ئەو دیکۆلا ئەگزۆستێت وان گزۆستێت وان ترمپێلا ئەگزۆزە ئەو غازاتێ ژێ دەردکەون ئەو غازنا ژعراوینە کاسی دێت
کاربۆنینا و ئەکاسیدێت نایترۆژینینا وێجا شۆلێمە ئەوە بێتە بەردەوام ئەو هەوا ئەو باید تۆنێرێدا بێتە پاقشکردن و دەرباز بچتۆنەی دەرکەوێت چەنگ و هەکە دەڕنەکەوتن بەڵکو ساعتێکی 2 ساعتادا دێگەلە خەڵک تووشی وان غازێت ژعرایی بتن. ئەڤ ئێک دوو ڕۆنایی وەختی چێت زگێ هەندێ تۆنێلێدا طبیعی وەختی دنیا گەلک ڕۆژە بقەوت بتن و تو بچێت تێدا هەکە ئێطاری بتن دێ چاوێتە درست نابینن دێ بۆتە نەباشە وەختی بچێتۆنێدا وەختی دەت کە ویژی هەر ڕۆسا ویژە معادلەک هەیە معادلەک هەیە کووت و ناوەینە تەوازنێ بکەین ناوەینە ڕۆنایە دەرە و تۆنەلێ ئەوژی ئۆتۆماتیک محەسسن سەیتەرێ سەر بکەن. یادی حالەتە دیە هەرە مهم حالەتێ ڕوودانێ حالەتێ ڕوودانێ ئەڤە مەگۆ حالە طبیعیەت و دابین کەی بۆوان دەربازبوونەکە درۆست یا ڕۆدایەکە باش و کەش و هەوایەکی تۆنەرێدا ئی دروست بتن. دانانی ئەو هەموو بربەست و هێما و دروستکردن و فراوانکردنی ڕێگاکان تەنها دەیانەوێت زیانی ئەو ڕووداوانە کەم بکەنەوە لە کاتێک بەشێکی زۆر لە شۆفێران پابەند نابن بە ڕێنماوی یاساکان. دەینە حالەتێ ئێمەرجنسی وەختی ڕوودان خۆدێنەکە چێ بن. الحالەتێ ئێمەرجنسی گەلک یەفەرە و مهمەک و تەنسیقەکە هاوبەشت ناوەینا ما و تیمێ پۆلیسێ هاتوچۆیە کولهێرە ئەو شۆلێوان 24 ساعتیە و تیمێ ئیسعافات ئەوەلیە ئێت بلەس ئێن چی پێویستە بێتەکردن ئەو تشتێ پێویست و شوفێر یان هاوڵاتی یا هەرە گرنگ ئەوە پێگیریە بدقة تفاصيل رينما وتعليمات إدارة تونالي أتشمبوان أبريكا مانشيتي تنفيسان بيشيا تونالي أبريكا سبيكريت دنك بالإنترنت هندري تونالي دا قالكيتاين و أبريكا راديو إكسر أبر راديو مواهيل هيدا راديو مواهيل دي كينا لايف مباشر راديو تونالي هكا راديو فكريبة تنقلك باشا ما بينشش موجوت هين تردد ميت هين ام كافينا تيدا ودي بتا لايف دي قلوان اخفين بو تونيلا قليه زاخو آگهداری رنما و زانیارین نوا تونل دابن حولاتین خوش توی شوفرن بارزو بهاگران ناوید سوتامنی اومده این کمیونی دوایی گلەی و گازندە سەبارەت بە خراپی ڕێگا بە گوژمەی 158 ملیار دینار پرۆژەی استراتیژی تونێلی زاخۆ بە درێژایی 3600 متر جێبەجێ کرا و دروست کرا. ئەو پرۆژە وای کرد ناوی گەلی مردنێ ببێتە گەلی ئاشتی، بەڵام ئەو ئاشتیە بۆ هەندێک شۆفێر سوود بەخش نییە بەهۆی ئەنجامدانی سەرپێچی هەر گەلی مردنی جارانە. بڤاڕەیە ئەوژی هاوڵاتی وەختێ تشتێک چێت بتن چی شوفێر بت چی هاوڵاتی هێژا بتن ئێکسەرت قارتن پەیوەندیە بکات هەر مەسافە 180 متری مە تێلەفونە کوهایی ئەو تێلەفونە دێ هەلگرت دەستکە تێلەفونێ ئێکسەر دێت گەل ئیدارێ ئاخەوت پێی چوو نەمرا لێ بدەت نەحەوجێ چوو نەمرا لێ بدەت ئەڤە گەلەکە فەرە پشتی تۆمبیلا خۆت تەئەمین کەتەکە عاتڵ بەتیان عات ئەو چێ بتن حادثەک چێ بدێ ئەمن کەتن و دێ تێلەفونێکە دا ئیدارات و نەلێ بزانتن چی ئیجراعاتێ و چی پێویستە. ترافیک ڕووداوێکی نەبینراو بۆ یەکەم جار بڵاو دەکاتەوە. ئەو ڕووداوە بەهۆی خێرایی و سەرپێچیەوە ڕوودەدات. ڕووداوێکی مەترسیدارە، نزیک بوو لەوەی چەندین کەس ببنە قوربانیەوە خێراییە. دەگوترێت بە چانس هەندێک لە ئەو شۆفێر و سەرنشینانە ڕزگاریان بوو، ئەم جارەش قەدەرنەی کردن بە قوربانی سەرپێچیەکان.
بەپێی ئاماری هاتوچۆی گشتی هەرێم لە ساڵی 2019 زیاتر لە 2 ملیۆن سەرپێچی تۆمارکراون. لەو ژمارەیە 1,300,000 سەرپێچی بەهۆی خێرایی و لە ڕێگای کامێرەی چاودێریەوە تۆمارکراوە. زیاتر لە 854 ڕوودا و ڕوویان داوە کە لەو ڕووداوانە زیاتر لە 80 کەس مردوون و 1000 کەسیش بریندار بوون. بەپێی ئاماری هاتوچۆی قەزای زاخۆ لە ماوەی 4 مانگی سەرەتای ساڵی 2020 زیاتر لە 40 ڕوودا و ڕوویان داوە. لەو ڕووداوانە 27 کەس بریندار بوون و 4 کەسیش جانیان لەدەستاوە. وقتی شوفێر تێتە بۆ تونێلێ دەچێتن یا گرینگە گەلێک یا گرینگە بەری خۆب دەتە مانشێتە سەرەکیت پێشیا تونێ دە هەردوو مانشێت کە چی تعلیماتە سەر ئەوی مانشێتی نویسینە بخونتن بەری بشتە زگێت تونێلێدا دە بەلکو ڕوودانەکوا چێبی یان دەبێژین مەخۆڵاتی سرعەوە حەدت کردی ئەوەکە یان مە تعلیماتت هەین ئەمە سەروان ئەوە تین لە خواروان مانشێتە. گەرەکە هەر شوفێر وەختێ بەری بچتە تونێلێ لایتێت خۆ هەلکەتن لایتێت خۆ هەلکە چەنگ و ئەم نەت پشت ڕاستنیش کەهرەبامە هەرچەندە مەوەهایی کەهرەبا بەدیرژی یعنی شدهۆکێ و زاخۆی و UPS مەی هەی و پاتری تێدا شۆڵکەن بەس پێتڤە لایتێت خۆ vێخت لایتێت خۆ هەلکەت لایت هەلکری بن چەند و هەر تشتی متوقعە ئەی دەقات چێ بتن چێنابەتە پیشێوەکی هەندێت تۆنێلێدا تەڵمبێ ڕاوەستە بسەکنتن بتنێ وەختێ شکات کەوت عاتڵ بتڕمبێل هەنگی حەقی های ئەوش دابین کەت و ئامن کەت و دێ تێلەفونە کۆنتڕۆلێکەت الحالة وداني دي بري خودتا وان علامة مسافة دنتا كود توجهية درجة قوة الكبنة أو كريدورش تيوبكي صعيدكي نفقش تصعيد دي دا تو مسافة بزاني بل كودي بتطاري شنجو دا تو بزاني شن دي شي درجة ديتن أو درجها المسافة شن ديا شينا بتبيشي وكي كسا كبيا دەربازی vê تۆنەلێ بێ چەنگ و تۆنێل ئەجیزێت کەهربایی تێدا گەلک و ئامولێت کەهربایی و کارەباکە یا هێلا بلندە وەخت العالی بەلکو و خەڵکەک نزانتنی ئەوە یا 11,000 کەیڤە بەلکو خۆتوشی تشتێکی ژیانە خۆش دەست بێت. ئامانجی ترافیک هۆشیارکردنەوەی شۆفێرانە بە گەشتیار و خەڵکی بیانی و دانیشتوانی زاخۆی دەلال تا پارێزراو بن و ببێت بە مای خێر و خۆشی نەک لەناوبردن. بەڕۆبەری هاتوچۆی زاخۆ دەیەوێت لە ڕێگەی ترافیک هەوڵەکان باس بکات کە دەیانەوێت چیتر کەس نەبێتە قوربانی. ڕوویدانێت نکمە باڕەپتر مومیتن بەس پشتی ما هێما و جادە و کامیرا و مەفارزێت متەجەوەل و پۆلیس و کوور هەمە حەدەرێ خۆوەرگرتی و ئەڤە هەمیمە دابین کردین ئەو حادثە ساڵ بۆ ساڵێ زۆر کێم بووینە. القەزای زاخۆ هەر تشتێکی ناحیە هێما بە هەمیمە لە ناو باژێر ناو شار
ڕێکێک دەرەوە هەموو تشماندان کامیراماندانایە ئەوە هەموو جادە تەنسیق گەل تۆڕۆق گەل بەلەدیە هەمومان تقریبەن باشترمان لێکردیە ئەوە هەموو بنە عامل مساعد و هاوکاری بۆ شۆفێری و زیاترین وەخت بگەهتە جێگای خوا ئان بێ حادثە ئان بێ ڕوودانێک و بتە ئاریشە بۆیی لازمە شۆفێر هەمی گاوای منتەبه بێت ئێگا بێسێ عناصرێت حەوادثا چنە شۆفێرە ڕێکوبوانە جەوە ئێگا بێ شۆفێر هەندی سیاقەتە بێکێت خاصەتەن ڕێکێ دیر مەتەنەن دهۆک بۆ زاخۆ دهۆک بۆ هەولێر لازمە منتەبه بێت لازمە ڕێنمایەت پۆلیسێت هاتنە چۆنی بەجێ بینێت لازمە ئاگا لە هێمایەت هاتنە چۆنی بن سەر ڕێگایەکە سرعە چەندە لۆفەل کیرەیە ئەسیدارەل کیرەیە یعنی لازمە منتەبه بێت سەر هێمای ینی چاوی لە هێمای بێت و جادەی بێت یعنی لازمە ئەوە تشتە هەمی بەرچاو وەربگرێت و پێگیریە پێ بکەن ترافیک دەیەوێت ئاسەواری ڕوودا و ڕێژەی ڕووداوەکان کەم بێتەوە بۆ ئەوەی خۆری هیچ ماڵێک بەهۆی ڕووداوی هاتوچۆ ئەوانە بێت پێویستە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بین.